سڵاوتان لێبێت ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی تەکسی 964 تۆمار دەکەین. میوانێکی زۆر تایبەتمانە ئەمجارە. ئەگەر دەتانوێت بزانم میوانە چێیە لەگەڵمان بن. فرمو جنابي قايم قام. السلام عليكم. سلام. تاقنا بس بخير بي. أحوال باشا. كوي. زور بخير بي. قرماشا ها. هنا راني بريز 964 ل بروغرامي ديكي تاكسي 964 بيك دقينوا. ميواني أمرومان وكو بيشتريش قلتم زور تايبتا ويش جنابي كاقنا بس عبد الحميد قايم قامي قزاينا وندي هوليرا. أمرو با تاكسي كمان بياسيشي هولير دكينو. بديت بالصورة وقفتو شي دوستانا دكين. بخير بك كاغنا بس بروين فرمو لقاو قرماي كوي كاغنا بس والله سي روجا زور قرمه بس برياله زوكا بقوري خول بارينش دكاريغري هو بلام او باشتر خول بارينك كدي يكسر زوكا فين زور او يعني او تايبه مدي باش شيء هي وزعتكم لقى شكار لقى القايم قاميات لقى المشاكل يخلشي والله باش روجانا واصل قالي قايم قاميتي قضاينا وهروها قايم قاميتي قضايا عنكا وكمالي زلمه بزام ليش بوكاله قايم قاميتي كي حفظ ما دبي بوكاله دبي او اركا دبي زور باشا ان شاء الله سركوتو بيقعد بس فيما بيشو كاري قايم قاميت زور الوزا وقرفت زوره سوك خلق شي زوره وبازار ورخص نويه يعني زور شتي براستي موضوعي كلو بلي كسباير كزور فوكسي لسه براستي كاج ارسلان همويه كاجر يكا زي قايم بي ناحيه بيت لبر اوي روجانا بيوندي راست وفوت لقال حالات يعني لقال شيء حالات يعني اكيد اركك زوره بلام اركج بيروز خود دزاني جياني روجاني حالات يعني اقداري لقال يعني لا همو تشيشو گرفتكاندا اواني كتشيشو گرفتكان هي روجانا رود دكن بۆیە بەپی توانە ژێمە هەوڵماندا چارەسەری کێشەکانیان بکەین و لەگەڵ هاوڵاتیانی لە ناو هاوڵاتیانی لە بازارەکان لە شوێنە گشتەکان کە هاوڵاتیان ڕۆژانە لە هەموو بابەتەکان کە سەردانیمان دەکەن ئەو کێشانەی کە هەیەە ڕۆژانە ئەو جیر و گرفتانەی کە ڕووەڕویان دەبیتەوە ئێمە هەوڵ دەدەین بەپی توانای خۆمان کە چارەسەری بکەین بۆیە منەوە ئەرکەم پێ ئەرکەکی پیرۆزە کە لە خزمەت هاوڵاتیانی خۆتدا دەبێ ڕۆژانە و کە کێشەکانیشیان چارەسەر دەکەی بە دڵنیاییەوە هەست بە ئاسوودەیەکی زۆر ئاسوودەیی دەکەی و هیچ مادی بوونێکی تێدایە کاک نەبەز یەک لەو شوێنانێک کە گرفتی هەیە بۆ بازاری هەولێر ئێستا ئێرە جەنابەت وا دەبینی یعنی پلانێک نییە بۆی کە ڕێک بخرێتەوە ئەو قەڵەباڵغێنەبین هەرچەندە ئەو ماوەی بازار بەعام زۆر قەڵەباڵغ نییە بەڵام لە کاتی دیکە ینی هەز دەکەی زۆر قەڵەباڵغ ڕۆژانی جومعە مثل ئەو شێوازە بەردوشتە دانرا بۆی کە هاتووە سیاری نەمینێ یان کەم بێتەوە بەڵام هەز دەکەم هیچ گۆڕانکارێکی وان نەکرا هیچ پلانێک هەیە بۆ ئەوە کە بازار ڕێک بخرێتەوە کە واجهەی هەولێرە وڵا کاگەرسەلام ئەمە گۆڕانکاری ڕوویدا لە ناو بازار بە تایبەت سنتەری شار لە ڕووی گرنگیدان بەو بازارە کە ڕۆژانە بە هەزاران خەڵک ڕووی تێدەکەێت چ ئەوانەی خەڵکی شارێن چه ئەوانەی میوانن ئێستان بە بازاری قەیسەری دەبینین دەتوانم لێم قۆناغەکانی نۆژەنکردنەوەی ئەو بازارە تەواو بووە کە ماوەی چەند ساڵی کە بەردەوام بووە و بە تایبەت دوای سووتاندنی ئەو بازارە کە پارساڵ بەداخەوە ئەو کارە تیرۆریستی ئەنجامدرا بەرامبەر بازاری قەیسەری بەڵام ئەو بازارە جێگای گرنگی بووە لەلایەن حکوومەتەوە ڕێزدار سەرۆکی حکوومەت دوو جار سەردانی ئەو بازاڕی کرد لە کاتی ماڵێن دوای سووتانەکە بە چەند کاتژمێرێک و لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەی نۆژەنکردنەوەکەش لە ڕووی ڕێخستنەوە ئەگەر پێش چەند ساڵێک هات بای تەماشای شارێمە دەزانم ئەو دەرگایانەی بازاری قەیسەری زۆربەی زۆری گیرا ئەو مێز و عارەبانە و ناو بازاری قەیسەری کەوا تایبەتمەندی خۆی هەیە وەکو باسم کرد بە تایبەت لەلایەن خەڵکی هەولێرەوە کە بە تایبەت چینی ئافرەت
کە ئەو هەموو مۆڵی کە دروست کراوە بەڵام نەبوویتە جێگرەوەی ئەو بازارە با بڵێن باخی خۆی هەرمایە بڵێ ڕۆژانە بە هەزاران کەس ڕووی تێدەکە و بازارێکی کۆنی ئەو شارێ و بازارێکی کەلتوریە هەمووی ڕێکخرایتەوە ئەو دەرگایە کە پێش چەند ساڵێک ئێستا کە دەیبینی بە هاتبای سیرت کردایە زۆر بەئەستەم دەتوانین بچێ ژۆرەوە ئێمە ئەو خەڵکەی کە کاسبیان دەکرد یاخود لەو شوێنانە هەبوون ئەوەی مێزیاندا نابوو لە ناو بازارەکە بەتایبەت بەردەم مزگەوتی گەورە ناو بازارە قەیسەری زۆر بە زەحمەت هات تێدا دەکرد هەمووی ڕێکخراوە و خەڵکە جێگای لۆ کراوە لە شوێنی تر ئەو با بڵێن جەنجاڵی کە هەبوو پێشتر چارە سەر کرا دەوروبەری بازارەکە گەر سێریکەی ئەویش گۆڕانکاریەکی زۆر بەڵام ئەکی توموحیمە ئەوەیە بەڕەچاوکردنی بارودۆخی کاسبکاران ئێمە ڕاستە لەگەڵ زێدەڕۆیی نینە بەڵام لەگەڵ ئەوەشین کە بوار بۆ زیاترین ژمارەی هاوڵاتیان نییە و شارە بڕەخسێنین کەواکار و کەسابەت بەڵام نەک لەسەر حسابی هاتوچۆی خەڵک بیگرتنی شۆستە و شەقامەکان بیتن ئێمە ئەوە بابەتە زۆر گرنگی پێدەدەین تیمەکانی شارەوانیش ڕۆژانە لەگەڵ پۆلیسی شارەوانی سەرقادی ڕێخستنەوەی بازارن بەردەوامیشن ینی بە ئەو پرۆسەیە بەردەوامە ینی ئەس ناکەی فترێک دابێت کە کۆتایی پێ بێ هەمیشە ئەو زیاتر زوودی دەوێت ئەگەر ژمارەی دانیشتوانی هەولێر بەراورد بکەین لەگەڵ پێش 10 ساڵ ئەو خەڵکەی لە هەولێرە دوای ڕوتێکردنی ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئاوارە و ئەو نازەحانە چ لە دەرەوەی با بڵێن عێراق کەس ڕوویان لە هەولێر کرد ئێمە چەندین کەم دامەزرا چە ئەوانەی لە ناو شارەکانی تری عێراق ڕوویان لە هەولێر کرد لەبەرەوەی هەولێر هەردەم لەسەر ئاستی ناوچەکە ئەمن و ئارامیەکی هەبووەکە ئێمە شانازیمان لێ کردووە پەناگەیەکی ئارام بووە بۆ ئەوانەی کە لێیان قەوماوە دەرگای کراوە بووە ئەگەر سیر بکەین ئەمە ئێستا جۆرەها خەڵک لە ناو هەولێر دەبین ئەوە کاریگەری خۆی ئەوە کەوا ژمارە ئەو کەسانش زیادی کردیە کەوا کار و کەسابەتیان کردێ لە هەولێر کەوا بوویتە پاڵە پەستۆیەک لەسەر هەولێر دارش ئەکید وەکو ئیدارە ئەوە هەمووی پێویستی بە خزمەت گوزاری بووە پێویستی بە داوینکردنی ئاو بووە کارەبا بووە لە ڕووی ئەمنیەوە ئەو خەڵکە پێویستی بەوە بووە کە پارێزراو بیتن بۆیە ئێمە شانازی بەو ئارامیە دەکەین بەوە دەکەین کە ماوەی زیاتر لە 12 ساڵەکە بە سەدان هەزار خەڵکی لەخۆگرتووە هەولێرکەوە هەموو مافێکیان هەبووە بە شایەدی هەموو ڕێکخراوەکانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان کاگنەبەزەوە زۆر جار لەسەر با بڵێن مافی خەڵکی هەولێر نەبووەوە کە هەرچەندە ئەوە حالەتە ئینسانیەکە لەلایەکی ترە ینی هەر کەسێکە لێ بقەومێ ڕوو لە شوێنشکە بکاتە بێ پێشواز لێ بکەوی یارمەتی بدرێ بەڵام زۆر جاگرێ ئەوەش دەکەی دەڵێن ینی ئەو خزمەتێک کە خەڵکی ئاوارە و کۆچبەرەوەی کە لێ قەوماوە هاتوتە هەولێر زۆر جا هەست دەکرێت لەسەر حسابی خەڵکی هەولێر خزمەت کراینە تۆ لەسەر لەگە ئەو ڕایە چیت هەیە مەسەلەن خەڵکی هەولێر ئەکید هەموو مافێکی هەیە بە هەموو توانایەکیش خزمەت کراوە حکوومەتی هەرێمی کوردستان هەردەم هەولیداوە بە تایبەت کابینەی حکوومەت کە هەردوای دەست بەکار بوونی یاخود دروستبوونی ئەو کابینە تووشی گەورەترین قەیران بووە لەسەر ئاستی جیهانکە نەخۆشی کۆڕۆنا بەڕاستی کە تەجروبە لەسەر ئەو نەخۆشیە نەبوو چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو بابەت و بارودۆخە بۆیە دەتوانم لێ ئێمە بە ڕێژەیەکی زۆر سەرکەوتوو بووین توانرا هاوڵاتیان پارێزراوبی هاوڵاتیانی شاری هەولێر هاوڵاتیانی کە لە هەولێر نیشتەجێنە بۆیە هەردەم مافی هاوڵاتیانی شاری هەولێر پارێزراو بە توانراوە هەموو خزمەت گوزاریەکیان پێشکەش بکرێتن توانراوە بە باشترین شێوە خزمەت بکرێن ئێمەگە سیرکەین ڕێژەی تاوان و کێشەکان باوەڕکە بە بەراورد لەسەر لەگەڵ شارەکانی هەموو ناوچەکە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ئێمە لە پێش بووین وەکو شاری هەولێر ڕێژەی تاوان زۆر کەم وە ئەو ڕێکخراوانەی کە لە هەولێر بووینە کە ئەو ڕاپرسیانەی کراوە ئێمە سەرکەوتوو بووینە بۆیە سەرڕایەوەی ئەو خەڵکە زۆرەش لە هەولێر بووە خزمەت کراوە پارێزراو بووە بەڵام
ئەکید هاوڵاتیانی شاری هەولێر هەموو مافێکیان لەسەر حکوومەتە بۆ حکوومەتیش ئەو مافەی پێداون و توانراوە ئەو مافەیان پارێزرا و بیتن و ئێمە ئەکید هەوڵەکانشمان بەردەوامە هەوڵەکانمان زیاترە بۆ ئەوەی بتوانێت خزمەتی زیاتری هاوڵاتیانی خۆمان بکەین. کاک نەبەز چەند ساڵێ پۆستی قایمقامی هەولێر ئەستۆیە؟ لە ساڵی 2007ەوە وەکو قایمقامی قەزای ناوەندی هەولێر خزمەتی هەولێر دەکەم، خزمەتی شاری هەولێر دەکەم تاکو ئێستا. طبعاً ئەوە شانازیەکی گەورەشە بۆ من دەمینێتەوە کەوا بتوانم وەکو کەسێک وەکو تاکێکی ئەو شارە هاوڵاتیەکی ئەو شارە خزمەتی هاوڵاتیانی خۆم لە ئەرچی خۆت رازی لە ئەدای خۆت رازی پێ دوایە ینی با بڵێن وەکو دەڵێ شەوان کە دەخەوی وجدان ئاسوودەیە بەبێ خەم دەخەوی؟ بەخوای ئەو وەڵامە دەبی هاوڵاتیان وەڵام بدەنەوە، بەڵام ئەوەی گرنگە ئەمن هەوڵم داوە بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیان بکەم. ڕۆژانەش لە هەموو چینی تێژەکان هاوڵاتیان دەبینم کەوا سەردانی قایمقامیت دەکەن و پەیوەندیەکی باشمان هەیە لەگەڵ کاسبکاران، لەگەڵ هاوڵاتیانی هەولێر، لەگەڵ خەڵکی هەولێر بە هەموو پێکهاتەکانیەوە کەوا ئەو پەیوەندیە ڕۆژانە پەرەی پێدەدەین و بەردەوامین. بۆیە ئەو وەڵامە دەبی هاوڵاتیان بیدەنەوە. ئەکیدەوە ڕۆژە چەند تەلەفۆنت لە بۆ دەکاک نەبەز ینی حسابت کردی ڕۆژە چەند تەلەفۆن لەگەڵ دەکەم مشکم لە لای تەلەفۆنەکە ئاساییەکە تەلەفۆنش دواتوانین جواب دێ زۆر تەبێ خەڵک کێشەی هەیە دەتوانین تەلەفۆن لەو کار لەو کاتی ڕۆژانە پەیوەندیمان بۆ دێتن. هەوڵاتیش مافی خۆیتی کە کێشەیەکێە لە هەر ڕوویەکەوە کە پەیوەندی بەێمەوە دەکە ئەرچی ئێمەشەوەیەکەوە وەڵامی پەیوەندیەکانی بدەینەوە. طبعاً ئەوەش بەتەنێ بە ئێمە ناکرێتن وەکو قایمقام هەموو فەرمانگەکان هەموو لایەنەکان هاوکارن، لایەنە ئەمنیەکان لایەنە خزمەت گوزاریەکان هاوکار بووینە بۆ بەدواداچوونی ئەو کێشە و گرفتانەی کە هاوڵاتی هەیتی و چارەسەر بکرێت. باشە پەیوەندیت لەگەڵ پارێزگاری هەولێر چۆنە کاک خۆشنایی؟ زۆر دەردەکەون بەیەکەوە ئیشەکان وایە کە زۆر جار بەیەکەوە دەربکەون؟ ئەکید کاک مێدیش ڕۆژانە وەکو پارێزگار وەکو سەرۆکی یەکەی کارگێری لە سنووری پارێزگای هەولێر ئەکید لە خزمەتی هاوڵاتیاندا بۆ ئێمە پەیوەندیەکانمان زۆر توندوتۆڵە. ئەو جیانش کە باسیشی دەکەی کە ئێمە سەردانی دەکەین هەمووی لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانە و هەردەم هەولیشمانداوە لە خۆشی و ناخۆشیەکان لەگەڵ هاوڵاتیان لە کاتی بوونی کێشەکان کێشە سروشتەکان وەکو لافا و ئەو کێشانەی ئاگرکەوتنەوە کە دەڵێز بووە لەگەڵ هاوڵاتیان بووین لە کاتی خۆشیەکان لە هەموو بۆنەکاندا ئێمە لەگەڵ هاوڵاتیان بووینە بۆنەکانی وەرزشی بۆنە نەتەوەییەکان بە بەردەوامی سەردانی شوێنەکانمان کردیە. ئێمە هەموو پێکەوە جوانین کەوا دەبینرێ خزمەتی هاوڵاتیان دەکەین. هاوڵاتیش کە بەو شێوە دەمان بینی ئەکید زیاتر ئاسوودە دەبیتن. بۆیە کاگومێت وەکو برایەک ئەمە ماوەی چەند ساڵێکە کارمان کردووە و هەموو ئەو ڕێنوایانەی کە حکوومەت هەیتی کەوا دانراوە یاخود ئەو یاسایانەی هەوە ئەمە جێبەجێمان کردووە لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی. ڕاست کاک نەبەز یانی شتێک دەڵێم وەکو شەخص زۆر جارجەناب دەبینم لە دوورەوە ینی هەست دەکەم کەسێکی تووڕە دیاری مەسەرەن ڕوخسار دوا دیارە ماندووی بێتاقەتی بەس ئێستا ئەوڕۆ هەست دەکەم بەو شێوێ نییە تۆ قسە لەسەرەوەی ڕەنگە خەڵکیشە ئەو تێبینیان کردی کە کەسێک بی ڕەنگە تووڕەبی یان زۆر ڕوو خۆش نەبی لەگەڵ خەڵک نازانم ئەو لە دوورەوە بینی و لە نزیکەوە ئێستا ئەوڕۆ وام نەبینی نازانم بۆ ئەو دەڵێت چی بە پێچەوانەوە کاک باوەڕکە بە هیچ کاتێک لە هاوڵاتیان تووڕەبینە هاوڵاتی ئەمە تاکێکین لەو کۆمەلگای خۆمان لە ناو شاری هەولێر هاوڵاتی هەموو مافێکی لەسەری ئەمە هەیە هەرچی بیتن پەیوەندی دەکا ئەو مافەی هەیە چ کاتێک پەیوەندی دەکە هەر کێشێکی هەیە کە ڕوبەڕووی ئێمە دەکاتەوە بەڵام زۆر جار احتیمالە بەڕاستی ئەو تێگەیشتنە نەبیتن لە دوورەوە لە بابەتە ڕێنمایەکان ئاگادار نینە لە هەندێک شت ڕەنگە زۆر تەفاهم دروست بیت. کاک ئەرسەلان ئێمە وەکو باسم کرد جێبەجێکردنی یاسا و ڕێنماییەکان احتیمالە هەندێک جار بەشێک لەو کەسانە نیگەران بکاتن بەڵام ئەوەی گرنگە ئەتوو ئەرکەکە بەپێ ئەو یاسا و ڕێنماییانەی لە بەردەستدایە جێبەجێ بکەین
ئەوەی گرنگە کەوا کێشەی هاوڵاتی چۆن چارەسەر دەکەین بەرژەوەندی هاوڵاتی چۆن دەپارێزی ئێمە بۆ نمونە خاوەنی شوێنێکە کاڵایەک خۆراکێکی ماوە بەسەرچوو یاخود نەشیاو لە مشکلە گەورەکانە ئەکی دەرچێ ئێمە ئەوەیە ئیزرائیل لە بەرامبەرەوە هاوڵاتیە بگیرێتە بەر و بەپێی یاسا و ڕێنماییەکان مامەڵە لەگەڵ ئەو هاوڵاتیە بکەین و ئیزراعاتی لەگەڵ بکەین ئەو احتیمالە وا دەکاتن ئەو هاوڵاتیە هەندێک جارنی گەران بیتن ئێمەکەوە ئێمە ئەوەی بەرژەوەندەکەی بدرێت ئەکی ئەوەمان هەیە کێشەیە بەڵام هەردەم ئێمە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان تێکەڵین و هاوڵاتیان خۆمان بە یەکێک لەو هاوڵاتیان لەداتن زۆر باشە زۆر تاکی لەسەرەوە دەکەیەوە کە خۆت بە یەکێک لەو کۆمەلگای زانیان بابەت لە خەڵکیەوە دەزانین وەکو باگراون نەمزانی تو جەنابەت خەڵکی چێن دەری منداڵی لە چێ بەسەر بردووە ینی ژیانی پێش و چۆم بۆ پێشەوەی بێ قایم خام ئەکید لەدایک بوو شاری هەولێرم خەڵکی هەولێرم هەر لە شاری هەولێر گەورە بوومە لە گەڕەکی ئازادی تا ئێستاش لەو گەڕەکە نزیک یاریگای نێودەوڵەتی فەڕەنسا و هەریری لەو گەڕەکە گەورە بوومە و تەمەنی منداڵی بوو سەرەتایی بوو هەموو تەمەنی خۆم لەو گەڕەکە بردوتە سەر یەکیش کە لە گەڕەکە دڵگیرەکانی شاری هەولێر کە تا ئێستاش بەڕاستی سیمایە کۆنەکەی احتیمالە پێوە تقریبا نەگۆڕاوە ئازادی چووکە کە دروستیش بووە جوان ڕێکەوتیاییتر پێم وابی زۆر نەگۆڕا یەک لە گەڕەکە جوانەکانی شاری هەولێرە بەڕاستی ئێستا شەر لەوێ دەژی ماڵ ئێستا شەر لە گەڕەکی ئازادی ژیان بەسەر دەبین و هەر لەوێنە و ئەو گەڕەکە زۆر یادگاری خۆش و ناخۆشمان لەگەڵی هەیە و شانازیش بە خەڵکی ئەو گەڕەکە دەکەین بەڕاستی وەکو یەک لە گەڕەکەکان کە بناغی شاری هەولێرەکە سەرەتای دروستبوونی بۆ سەرەتای ساڵانی پەنجاکان دەگەڵێتەوە کە ئەو گەڕەکە دروست بووە لە کاتی خۆی سکەی قیتارشی لێ بۆ نازان بەبیر دێ و کاتیان بەبیرمە ئەواز هەر بە بەردەم یاریگای بەڵێ ئەو جادەیەکە ئێستا دوو سایدەکەی کاتی خۆی هەرچەندە من نەبینەوە بەڵام وەکو مێژوو هەیە شەقامی شەیدی دریز بارزانی کەوا بەبیرمانە و ئەو شەمەندەفەرەی کە دەهاتە هەولێر دوا وێستگە بوو هەولێر کە بەوێدا دەهاتوو ئەمە لە بیرما منداڵ بووین کە احتیمالە زۆر جار دەچوین سێری شەمەندەفەرەکەمان دەکەین ڕاستە ڕۆژانە چەند سعات لە وەزیفەی خۆت بەردەوامی وەکو ئیشکردن وەکو داوامکردن نەزانم بەردەوام خەریکی ئیش و کاری خەڵکم بەڵام وەکو وەزیفە پێم وابی زیاتر دەمینێەوە لەو دەوامی کە هەتە لە نێو قایم قامێت ئیلتیزاممان بە کاتی دەوام نییەوە لە کاتژمێر 8 تاکو دوونی و کاتژمێر 3 بە پێچەوانەوە ئەمە لەبەرەوەی کێشە و گرفتی هاوڵاتیەکان بەردەوام شەو ڕۆژ هەیە ئێمە پێویستە بە بەردەوامی لە شوێنی خۆمان 24 سعات لەسەر خەت خۆی ناڵێن 24 سعات بەرەوەی مەش پێویستمان بە شۆ هەیە پێویستمان بە ئیستراحەت هەیە و دەبی ئەو ئیستراحەتی خۆمان بکەین بەڵام ئەوەی لە توانادابی ئێمە لە کاتی بابلێنە و کاتانەی کە پێویستە لە قایم قامێتی نەو کاتانی پێویستە کە سەردانی شوێنەکان بکەین ئەوەمان هەبووە لێ ناتوانین کاتەکە دیاری بکەین بەڵام زیاترین کاتێمە هەوڵمانداوە لە قایم قامێت ببینین و کە سەردانیکەنەکان سەردانمان دەکەن ڕۆژانە ئێمە دەتوانم لەمدا کاتژمێر 8:30 لە خزمەت هاوڵاتیانداینە هەتا ئەوەی کە هاوڵاتی پێویستی پێمان لەو شوێنانە زۆر جاریش لە کاتی پشوەکان ئێمە بوونمان هەیە کە لە کاتی شەوان دەمینینەوە بۆیە ئەوە دووپات دەکەمەوە کە مولزەمنینە بەو کاتێک کە لە دەوام یەک لە مشکلەکانی ئێستا بۆ ماخیرەی زۆر بینیمە مەسەلەی ڤەیپە ئەوەی کە دەچێشتێ ڕێنمایی قایم قامێتی هەولێر چییە بۆ کڕین و فرۆشتنی ڤەیپ بۆ ئایا بە قانون قەدەغە کراوە چونکە دەگوترێ قەدەغەیە و کەچی دەبینین جارێ دوکانی گەورە دەکرێتەوە بۆ فرۆشتنی ڤەیپ بەڕاستی نازانم لەو بارەیەوە چیتان کردووە لا ئێوە ڕێنمایەکە چییە؟ ڕێنمایەکە قەدەغەکردنی ڤەیپ یاخودە و بڕیارە دەرچووە لە هەردوو وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتی بازرگانی و لەسەر داواکاری سەرۆکایەتی داواکاری گشتی ئێمە ماوەی چەند مانجێکە ئەو بڕیارە جێبەجێ دەکەین بە هەزاران پارچەی پیشدەستی بەسەرداگیراوە ئیجراتەکان لەلایەن هەموو لایەنە پەیوەنددارەکان دەگیرێتە بەر تەندروستی هەولێر چاودێری بازرگانی لیژنەکانی قایم قامێت ئاسایش ئەو ئیجراتانە کراوە بەڵام ئەوەی هەیە بەداخەوە بە شێوەیەکی شاراوە
مۆڵەتیش بەو شوێنانە نادرێ بەڕاستیکەوە ئەو شوێنانە وی بفرۆشن لەبەرەوەی بڕیای چۆن داخل لەکرێ کاک نەبەز یعنی ئەوە بۆ دێتە ناو کوردستان مادام قەداغە کراوە چۆن دێتە کوردستانەوە ئایا بە قاچاق دێ یان شتێکی هەیە بەو شێوەیەکی ژینا ڕێگە پێدراونیە ئیزراعاتیش کراوە بە هەزاران پارچەی دەست بەسەردا گیراوە ئێمە ماوە ڕاشی دەگەینین و ئەو ئیزراعاتانەش دەکەین بەڕاستی بەرامبەر ئەو کەسانەی کە پابەندینە و ئیلتیزام ناکەن. زۆر ڕاستە کاک نەبەز باسی ئەوەت کرد با بڵێن گوتت لە هەموو بۆنەوە مناسەبەکان بەشدار دەبم یەک لەوانە بابەتی باسی وەرزشت کرد ینی هەست زۆر جا لە یاریگای فرانسواری دەبینم لە یاریەکانی یانەی هەولێر هەیەجانێکی زۆر تێ هەست دەکەم وەکو یاریزانێکی وەکو وەرزشوانێکی زۆر نزیک تەسەڕف دەکەی چییە خۆشەویستی تو بۆ وەرزش حەزەکەم لەوە بزانم ینی تەنیا لەبەر وەزیفەکەت یان باگراوندێکی وەرزشی هەیە زۆر جار بینیمە درێسیانی هەولێر لەبەرە لە VIPەکە دادەنیشی طبعاً یانەی هەولێر نوێنەرایەتی ئێمە دەکەن نوێنەرایەتی شاری هەولێر دەکاتن یانەی دایکە من وەکو خولیایەکی وەرزشی ئەو خولیایم هەیە بە بەردەوامی متابعی وەرزشەکەم تاکو ئێستا ئەو وەرزشەش بەخۆم ئەنجام دەدەم و خۆشت وەرزش دەکەیت واللهی هەوڵم داوە بۆ تەندروستی یاری تۆپی پێ ئەنجام دەدەم چەندە تەمەنم هەندێک وای لێ هاتووەکەوە ئەو توانە نەبی بەڵام دانەبراون تاکو ئێستا بەهۆی ئەوەی کە ماڵیشمان نزیک یانەی وەرزشی هەولێر بووە لە منداڵیەوە سەردانی یانەی وەرزشی هەولێر کردووە و ئامادەی یاریەکانی یانەی وەرزشی هەولێر بوومە و زۆر ڕووداویشم لە بیرە احتیمالەکەوە ئێستاش باز بکرێت لە مێژووی یانەی وەرزشی هەولێر بۆیە ئەو خولیایە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبیتە نێمەیانی وەرزشی هەولێری ژیانەی دایکەوەکو باسم کرد و دەشبینن کەوا لە کاتی ئەنجامدانی یاریەکان بە هەزاران خەڵک بوونی هەیە لەو شوێنە بە هەزاران خەڵکەوە هانیانە کە دەباتن ئەوە هیچ پەیوەندیەکی بە وەزیفەکەمەوە نیە بەردەوامم وەکو باسم کرد لە منداڵیەوە ئەو خولیایم هەبوو تا خواشتەمەنی دابیتن ئەکید بەردەوام ئینشاڵڵا تەمەند درێژ کاک نەبەز ئەمە ئێستا هاتینە شوێنێک پێی دەڵێن بازاڕی سیم ئەو بازاڕێکە تێک دراوە و بازارشکە دروست کرا بە ناوی بازاڕی سپی یعنی پرسیارەکە ئەوەیە ئەو بازارە بۆ تێکدرا و بازاڕی سپی بۆ بازاڕی نییە یا چونکە دوکاندارەکان گلەی ئەوەیان کرد کە گوتیان ئێمە چوینە ئەوێ بەڵام بازار نییە و کەس ناتە ئەو شوێنە لەبەرەوە جێەکە تۆزێک بە مشکلەیە ینی مۆزوعی 120ە و قەڵە باڵغ نییە و بازاریانی ئەوە پلانتان چییە بۆ ئەوی کە بازاری سپی ئاوادان بیتەوە خەڵک ڕووی تێبکاوە ئێرە پلان چیتان بۆ ئێرە هەیە ئەگەر پێش خۆش دەچین تەمەشایەکی دەکەین لە دەرەوە السلام عليكم باشن ما عندنا صدق كان ليرة هنا هو مايني أو قبتني ليرة اللود ما دعوت عنك رنجوش بسنويان بكل كوينة إيرة شكل ما كان نبض كان بخم سردان كوشك كنا عندنا كان نبض كامل لبريئة لبريئة حتى كتابك شو منك مزيج مسيج زواج منك زواج منك بس ليرة خوي إذا عستنا كان نا خاطي فزوز مرداني لكن ليش مو أودي ليش مو دعوة كتسب كتابك عارف شيء وازي لي ندينا كاغنا بزم توزانم اوكي ديتك نفوت بناي وي عملوا لي هذا استعمل توزانم بس لابون منا اما كيف من بين هذا اسمه هيديناك بلا تو هي زروجك هادير اللي داخله النخل ما بس لا يرد داخلنا بس قاعد داخل نون وذا يعني كاتو لو حالتي كسروا كات الشاروانية تو عقدك اللي قل هل ورشيني تو اوكاتي مثلا دري بمغازنا وتزي قاعد تشتونيا اوه شكيري احتمال لا تصميمي دبت باركك
یاخود پیشەکەی بگۆڕی ئاسایە پیشەکە ئەوان ڕێ پێدانی بە من ئەوگەر من دوۆن منەسبێنێ ئەو تۆ عقدت مایە تا پێستا تا عقدت ما بچ مشکلت نییە ئەتوو داوات کرد بگوازرێەوە کتابەکەت هێنا ئەمن هەبیداتی گۆن قەرەبوو نایەتەوە ئەمە خۆم ڕاست کردەوە قەرەبووەکە زەردەکە کراکە مام حاجی کوی باشە سەحەت ئەحوال کوی دەناسمەوە والله باشە بابت بك عارف منها جاي ما عرفش قاعدين قايمين چیش دەکەی وەرە ثانية چیش دەکەیت ئێکا لێرە با لۆ ناچێ بازاری سپی رأيتان سيرة قايم قايمين وليرين تعاملي كولا قلتان بتزدي يعني سيارة جدي أنا أقول بخوي ديريا أنا ما مساعد حمان بخواي کۆ شان يقول لك يا أي باشا ما خزمتها أبيب يا أي باشا نحن بخوي بس بخوي يعني كو إيه احتمالية لە کێشەکان ئەوە بیتن مەسەلەن ئەو جێگانە ما بیتن خۆ ئەتوو ئەکید لە پلان و بەرنامەی حکومەتدا ئێرە بکرێتە حەدیقە ئێرە دروست کرا بەتەنەکەی دروست کرا بوو لەوە تێم قایم 2000 سووتە عالەم هەمووی ماری تێک چوو ماری وێران بوو هەمووی زەرەرمەند بوو داهاتی ئەدی ئەگەجار ئەوە ئەسڵەن لە ڕووی سەلامەتی ئەوە گونجاو نییە یعنی ئێستا ئەمە لێرە ڕاوەستانە گونجاو نییە با باشتا کو دەکرێتە باخچەگەر ئەوە بەو شێ بمینێتەوە مەوزۆی ئەو ڕیکانە محڕەماتی ئەوەی هەیە نابی هیچ شتێک لە بنی بیتە أنا بس موضوعي ئەو جادانش قەتە بکرێت ولا ناكاول من قشتي نانا أوهاني غوثي كهرباء إيران قلتي والله إنسانية ديناية كرشب أو كهرباء بس خدا زاني قلتي لو دري خرافة لو بشري خرافة قلت بكرتي زاي أتو هاتو شوي دكي ولا هم الدنيا أو زخد عالية يعني قلتي زخد عالية خرافة بلا توكو معنا والروجة صعد ليري واي يعني تندرستي خوي خرافة دقوار لو سلامتي تيلك بصا سبيني شو تحملي مسؤولية دكا واي يعني وشتانا هموي هي تو كما ويتن صالح عقد الله كرايا والله مستاسرو كات الشارواني بي جونزاو نبيتن كبت يجي شيدي اكيد دبي اودي بدي بكريت كاغنا بان الشيء اجري دبوتي لو منطقيه بريلو اسا كان باسكم هذه ناس بازار سبي واقعا بيدو اكثر او منطقه حمو ديال داك او قال لي مجال كاغنا بان ام دبوني شي دابا او بيخ او ايه خو بخوش بازك ككتابي شي هات يد جلمي ككتابي شي هات يا شنا قدارش كرايتوا والله اويش دبي بزانيت مثلا دبي خوي ريق بخاتوا ياخذ تعليمات كاني شارواني تيس بين الشارواني اللي ريقي بيندا واي اطري عقد اللون وين كراوا والله ملجي تشيتر داوا دكي كواوي شي خود بكي باخر عم جان كاغنا بس ويكي جانا تور زانا دير كان دتاني ساعه دابشي بس وريني ساعه قربوا ما وصل ما شاء الله طبعا قلبو عارف لا دورني ساعه السلام ورحمه الله ما أنا جاوب قادر أنا درسي والله درجة تو عايش خود دكي ليرة كاغنا بس تشكت تواني سيما كي جوان تركاتن او كي تيك داتو جوان زين سو تعليمات انا لبلديه دردتي لبلديه دردتي تمام دي ساعه بالموا يعني وتم جوان تريج بيلو ام راسي او بازار دوجار سلطان كاغنا بس بستاني بعفوا سكت دورة قيصري سلطان لانجا سلطان سلطان ولا تانا سلطان اما دابي او كان اما دابي برو يعني هول دين برو باشتري سلطان كان بخوم ليره راوس طابوم دجلم بي خلق داد روبا روم دبوا اللي هم يمني دكر دقوا دو وضعه بازارك بو هموتان بي لمن شارع زاترون بازارك بو بنا بي هيج بي ورش شي بابين سلامتي تيدان بو هيج او شي امني تيدان بو روداوي لي ابو ملاحظاتي لسر ابو او بازار اصلا كباش سلطاني دوزار بارت عردك تخصيص كرا يعني اوي كرا گۆڕینی ڕەگەزی عاردەکەش بووکەوە وەکو دیارەکی سەرۆکی حکومەت لە بۆ ئەو خەڵکە کاسب کارێک ژینە کەس هیچی لە بەردەستی نەبوو ئەمووی دەتوانم لێم بە زێدەڕۆی زۆربەی زۆری دروست کرا بوو ئەمووی بە پلێت بوو بە چیمەنتۆش نەبوو کۆنکریتی تێدا نەبوو لێ ئەو بازارە پێویست بوو بگوازێتەوە زایدەن ئەو ماڵانە
ڕازی بوون خۆمە لەو فەرعی ڕاوەستا بووین هەتا ڕۆژێکی جارێک کە سوتا جێژ نەبوو عالفەی سوتاوە بوویاننا یەکەم ڕۆژی جێژنە خەڵک هەمووی داوای دەکرد کاکە ئەو کێشەیە چارەسەر بکرێ و محەڕەماتی ئەو هێلی کارە باشە کە چوونەوێ جوانترین بازار لەو شاری دەتوانانی ئێستابلی بازاری سپیا هەموو پێوەرەی سەلامەتی تێدا زۆر دەکرێت خەڵک لۆ ناستاوێ ئەو بازارە مەسەن بازارە چڕێک و پێکە و هەموو شتی ڕەنگە تێداوی بەس دۆ خەڵک ناچی نا خەڵکیش دەچێتی دا و خەڵکەی لێرە بوون ئێستا وا چووینەوێ لەوێن دەرێ دوکانەکانی خۆیان وەرگرتیا ئەو جەردەی کرا و شارەوانی کردبووی لەوێ قەرەبوو کراینەوە بازارەکە بە سەدان ملیۆنی دیناریشی لێ سەرف کرا بەڵام ئەکید هەولێر پێویستی بە چەند بازاری ترەوەیە ئەوە تا بازاری لەنگەی پێشتر لە چێ بوو پێشی بستە سەر شەقامی سەرمەتی لە ناو جەرگەی شاری هەولێر وە بوویانە ئەویش چەند زار سووتە ئەگە لە بیرتان بی ئەو بازار بەڵام هەتا دەکەوتە سەر پێی ئەکید کاتی خۆی دەوێت بەڵام باشترین بازارە لە باشترین شوێنیشە هەموو پێوەرەکانی شتێدا جێبەجێکرایە ئەوەی سەلامەتی بیتن لە ڕووی هەمووی تێدا ئەو بازار سپیا وتی ئێرە ئەگا حکومەت بارمان قورس نەکا نەجیعەت دێنی و عالەمەکە هەمووی دەچیتن تێدەگەی دەچی خەڵک ئەو برادەرە کاک نەبەز ڕزمێرو ئەگەر لێوێن دەرێ حکومەتی هەرێ بارمان قورس نەکاتن دۆ دوکانەکەن مەسە زەریبەیە پارێ کارەبایە پارێ عەرشیاتە ئەوەیە ئەگەر بار مەسووک بکە خەڵکەکە بەخۆی دەچیتن بەخۆکە بۆ هەرزانی ناوی دەرکردەوە ئەو نەجیعەت زۆرە شتانە ئەو خەدەمات زۆر خەدەماتی زۆر وەردەگیرێ عەرشات و شارەوانی 30,000 زۆرە ئەوڕەکە کاک نەبەز بۆ بێواقعەن ئێستا کێک وچی خۆم دوکانم لێدەوە قەپاتم کردیا لێرە ئەم ڕۆیشتیمە کە حەشەم بتێنرەیش ئەمە دانیشتی ماواقع ئەمە دەبێ نازم چ بکەم باوەڕکە لەوێ سەلامەتتری لەوێن دەرێ ئەتو ئەوەی ئێرە هەر دەبای هەستی بەرێ ئەتو پاش تەمەنێکی درێژی شاڵە مار منداڵی تو عنی ئەوە کە لەوەی ئەو وەکو شتێک لە بۆوانیش بەجێرمێ بەڵام ئەوەی ئێرە ماڵ نەبوو بەڕاستی هەم چەند جار سووتا من دوو جار ماگالی و پێشیم نیژوابزان سووتا بوو وە بوویاننا باشە ئەو زەرەرە چێ تەحملی دەکرد کە لەو خەڵکەی دەکرد وای یاننا هەر خەرکەکە بەخۆی زەرەری دەکرد خەڵکەکە و حکوومەتی ژەکی زەرەری دەکرد خەڵکی ئەو منخی زەرەری دەکرد احتیمالە جار هەیە خەڵکە شتێچیتن خوا نەخواستە بەڵام ئێستا کە توێ بازارەکی ئەتوو قەناعەتت والله بازارەکە عیبی نییە دروستکردنیشی عیبی ینی لە هەموو ڕۆژ هەموو ڕێکوپێکە بەس ئەمە داوا لە برا گەورەی دەکەم سارانەکەمە گەل زۆرە سارانەکەمە لۆ بنتە خوارێکە نەبەس واقعان سارانەکە زۆرە بارمە سووک کاتن نەجیعەت دێنی ئەگەر نەبەخوای ئەو بازار بارمە سووک نەکەن دڵنیات دەکەمەوە نەجاحەت دەینیتن ئینشاءڵڵا چکە بار بەوەی ڕادیارە چ خەڵکە گداوای ئەو دوکانی دەکرد لەو بازارە منچینە بە خۆتان ئاگاتان بەرێ احتیمال لێ بوو کە چ داواکاریەکی لەسەر بوو کەوا چ ڕەواجێکی لەسەر بخۆەوە هیچی لە بەلاژ نەهات ئەکید جێگایەکی استراتیجیا بە کوالیتێکی بەرز دروست کرایە بازارێکی جوانە بە بازاری لەنگا ڕۆژانە چ خەرکە ڕووی تێدەکاتن ئێرە جێی باشتر و مساعدترە بەڵام هەتا خەڵک دەیبینی لێڕادێ هەموو شتەگە هەتا لێ ئەمەوە دەدەین کاک داوا لە برا گەورەی دەکەم سارانەکەمە لۆکەم کاتەوە بنسبەت ئاو کارەبا و شارەوانی و عەرشیاتمان بارمە بڕەسووکە ئەوە نەزیعەت دێنی ئەگەنە کاک نەبەز واقعەن نەزیعەت نانی خۆی ئەنجومەنێکی هەیە ئەو بازار ئەنجومەن وەڵڵاهی نازانم بابات ئەنجومەن هەیە بەزانم پێ واقعەن ئەنجومەن هەر داواکاریەکەبی لە ڕێگای ئەوە ئەنجومەنەی دێتن ئەمە ئەکید متابعەتێکن ڕسومات کووە بابەتی پاسەوانی و بابەتی خەدەماتی ئەو بازاڕێ ئەوە هەموو دەتوانرێتن مەسەلەن چاوپێخشاندنەوەی بکرێ ئەگەر لە سەخەلکەکەی بەڵام هەمووی ئەمە لە ڕێگای ئەوە ئەنجومەنەی داواکاریەکان وەردەگرێت نانا زایدەن ئەوەی ئەو دەرێتن اتفاقەکە یعنی لە بینی بازارەکەی کرایە لەگەر ئەو ئەوانەی کە لەوێ ئەو بابەتی خەدەمات و پاسەوانی و ئەوانە دەکەن ئێستا ئەتوەگەر
متابعە نەکرێت چاودێری نەکرێت چی لێ دێت چ تەجاوزەک ئەم خۆ بەخۆم دەزانم نەتەجاوز هەر گیرایە لەوێن دەرێ باوەڕکەمە فەترەکەی دیش چەند حەملە کرا دوکانە مێزی نایتە پێش ڕاستیکی گرتێت و قبول دەکەی بازارەکەوای باڕۆک پێکتر بی کاکە لەنگەش سووتە ئێ بەڵام لەنگە کە ڕێ خراوە ئێستا و ترسەی لە سەنما وای یانە ستاس بڕۆین با بڕۆین با زۆر مادی نەبی شتان هەبیتن والله موضوعي آوي أنا من الجيجني ودوز على ماتي دونيش تلفون ما لقى كم يتخش نايش لە چ گەڕێکە قرأت شيء جيان لقرب لك ژیان قەرەبووی تۆبزاوی نزيك طبزاوي براسي دوبي ليا أتا إستا تقريبا 25 زمان كذا أي ناقاتي هم هالسنة فرع وقفلة كذا أنا ئەمە چاوەڕێ دەکەین پازدەی ئەو مانگەی ئەو پرۆژە گەورەیە تەواو ئەو پرۆژەیەش یەک لە پرۆژەکانە کە بەڕاستی دەتانم لە تاریخی کابینەکانی حکوومەتی هەولێر یەک لە پرۆژە گرنگەکانە کە جێبەجێ دەکرێت ئەمە اعتیمادمان لەسەر دوو مەزدەڕی هەبووە یەک ئاوی زەی گەورە کە ئیفرازیەک و دوو سێ دەهات ئەوی تر بیرە ئرتوازیەکان بیرەکان بە خۆت دەزانی کاریگەریەکانی وشکە ساڵی باوەڕکە بیر 180 متر بوو ئێستاوا 500 متر 700 هەیە ئاو کەم بووە ئاوی ژێرزەوی زایدەن ئەمە ئەو پرۆژە کە تەواو بیتن پێویستمان بۆ بیرانە نامینێتن یعنی ئەو سێ خەتەی ئیفرازی چەندی دەینی ئەو پرۆژە بەتەنێ لەوان زیاتر دێن و بە زیادەوە وەزعەکە تۆزێک باشتر نەگەمەلێ کۆتاییەکەی چەنداوە تەوەقعی تۆ چکە لە بەڕاستی ڕێزە من زۆری داینای خانەکە بژی ئەمە منداری ئێرەمە کەتی مێوێندە لە نەبوونی کەتی مێوێندە بەڕاستی ئەگەر بێت و بزانم ئاوەکە چانە بێنە خانەکەی دەفرۆشم دێمەوە ئاوی کێشەوردانەیە بوو چادەبی ئەو پرۆژێ چارەسەری هەموو کێشەکان هەندزار هەیە دەرێ 15 هەفتەنزانیکی هەژ ئەدە نازێت تەوەقعی ئەگە شارەزای لێ بێت تا کەنجی کۆتایی ئەمە 15 مانگاوەکە دەگاتن 15 مانگ دەگاتن بەڵام ئەو کێشە وردانەی هەش بووە ئەوەی پارساڵ پێران هەبووە ئێستا تاکو ئێستا چکە کارەبای 24 ساعتیش زۆر تەسیریە بوو جا ئەکید سادە بیتن یعنی هەر بەتەنێ هێلەکەنی ئەکید کارەبای 24 ساعتیش لەبەر چ ئەتو بیرەکان دەکوژاوە کە دەکوژێتەوە ئاو کە نەدەما ئیستیمڕارێتی خۆی نەدەما یعنی لە ناو شەبەکەی ئاو کەم دەبوو خەڵکیش کە پێویستی بە ئاوە و هاوینە و زیاد سەرف دەکاتن ئەکید ئاوەکە کەمی دەکرد بەڵامەت و کە بیرەکە بەردەوام پێبێتن ئەوە تەسیری وڵامی هیوادارێ و کە بکوڕیانە چارەسەر کرد زیاترمان ناوانێ ئەوەی مۆزعەکە نایسکە لە گۆڕێنیا ئەتوش لەگە بەلەدیەی خۆت بگونجێنە و بزانە تعلیماتی بەلەدیەی چی ئەوەی جێبەجێ بکە باشە زەختیشت لێ نەکرایە هەتا ئێستا ژواکار و کەسابەتی خۆت دەکەی و بەڵام تعلیماتەکانی وان ئەکید لە مەسلحەتی خۆشتە باشە کاکەماڵتان ئاوابی زۆر سپاس حافظ ئینشاءالله چاوت خۆش بی کاک نەبەس گوت لێرە دەبێتە حەدیقە یعنی با پێی پلانی ئەوەی کە لە شارەوانی هەیە ئەکی دێروکانەدا گونجاو نیە بۆ هەر شتێکی تر لەبەرەوەی خۆ بازار بوو پێشتر ئەو محرماتی زەختی عالی بوو لە سەردەمێکیش دروست کرابوو کەوا هیچ ڕەچاوی هیچ ڕێنمایەکی نەکرابوو زروفەچی نائاسایی هەبوو کە خەڵکی بازار سفکار هەبوو بەڵام ئەوە بە باشترین شێوە ڕێکخرا و گواسترانەوە لۆ ئەو بازارە نوێ کە بازاری سپیاویش وەکو یەک لە پرۆژە گرنگەکانی شاری هەولێر بوو کە پێشکەش بە خەڵکە کراوە سوودی بۆ هاوڵاتیانیش زۆرە لەبەرەوەی ئەو دوکانانە ئەکید جێەکەی باشە بەڵام هێشتا بازاری نییە خەڵکەکە هێشتا باشترین شوێنی هەیە و دەبیتە باشترین یەک لە باشترین بازاری کانی شاریەوە با بڕۆین بەرەو گەڕەکەکەی خۆتان بەڵانەوە باوەڕکە کاگەرسنە ئەوە یەک لە بازارە خراپەکان بەڵێ منداڵی ئێرە مەمنیش بزانم کۆ یەک لە کێشەکانی بەردەم هاوڵاتیان بۆ ئەو ڕێزە ماڵە من ئەو دەمیت کە ئەو بازارە سووتە لەگەڵیان بووم باوەڕکە کە گواستراوەش یەک لەو سەرڕای و قەیرانە دارایی یەک لە ئیشە باشەکان بوو کە ئەنجام دەرا لە سەردەمی ئەو کابینەیە ئەوجا ئێستاش
ئەوان لەوێ کە ئیشی خۆیان دەکەن هەموو خەدەماتەچیان دابین کرایە متابعەتی بەردەوامیش دەکرێت یعنی لە سەرەتاوە هەوڵ دەدرێت کە دیاردەی زێدەڕۆیی نەبی لەوێ بازارەکە بەڕێک و پێچی بیتن خەڵک بتوانی سەردانی ئەو بازاڕی بکاتن چکە بابەتی زێدەڕۆیی زۆر گرنگە ئەمە دەبی ئەوەی کاریگەری لەسەر باڵێ دروستبوونی مەترسی شێ لەسەر بەرژەوەندی گشتی هەیە لە مەترسی دروست دەکا ڕوودان و ڕووداوی ئاگرکەوتنەوە و کێشەکانی تری کۆمەڵایەتیشی لێ دەکەین دەولوێ لە سەرەتاوە دەبی ئێمە هەوڵ بدەین کەوا بازارەکە بەڕێک و پێچی بەڕێوە بچیت زۆر باشەکان لەبەس دەمیست ئەوە پرسیار لەکەم پێش تەلەفۆن لەگەڵا جواب دۆ احتیاجیە زۆر تەبیعیە شکاری خەڵکی نییە بەرێ وەڵڵاوە ئەلو نەقیبزەی باشم مەمنون خۆشبی ئەوەی ناردبوو ئەو چێکامە بوو تۆ کتابەکەشم لۆ بنێرە با تەمەشای بکەم بەس دەست خۆش کاکە ببوورە ناسایە کاکە پێش ئەوی بێ قایب خامی هەولێر وەزیفەی دیکە ئیداری هەبوو پێم وابێ بدر ناحیەی چێن دەرمنازم بەڕێوەبەری ناحیە بوو یەکەم جار لە ساڵی 98 بۆ ماوەی چەند مانگێک ناحیەی پیران لە سنووری قەزای مێردەسۆری استەحداثکرا بەڕێوەبەری ناحیەی پیران بوو بەڵام لە مانجی نۆی ساڵی 1999 دەست بەکار بوو وەکو بەڕێوەبەری ناحیەی حاجی ئۆمەران ماوەی زیاتر لە 3 ساڵ لەوێ کارم کرد دواتر ناحیەی دارەتوو لە ساڵی 2002 استحداثکرا بوومە یەکەم بەڕێوەبەری ناحیەی دارەتوو ماوەی دارەتوویە لە 3-4 ساڵیش لەوێ بووم دواتر بەڕێوەبەری ناحیەی کەس نەزان بوو دوای ئەو ماوەی 4 ساڵیش بەڕێوەبەری ناحیەی کەس نەزان بوو دواتر گواسترامەوە بۆ ناحیەی بەحرکە بەڕێوەبەری ناحیەی بەحرکێ بوو ئەوش تقریبا بۆ ماوەی 4 ساڵ دواتر لە قەزای بنەسڵاوە ماوەی 2 ساڵ کارم کرد دەوروبەری هەولێرم هەموو کردی ئەو زەهاتمەنەوە ئەو ئەزمموی دەوروبەر ئاسانترە یان سنتەری شار لە ڕووی تەعاملکردن لە ڕووی کێشەکان لەگەڵ خەڵک بابڕێت چارەسەرکردنەکان پێ دوایە کامەی ئاسانتر بۆ بێ ئەزمموی خۆت خۆی چەند شوێن بکەی ئەوەندە سوودی لێ دەبینی ئەوەندە شارەزایی ئیداریت لەلا دروست دەبیتن کە لە ساڵی 99 بوومە بەڕێوەبەری ناحیەی حاجی ئۆمەران احتیمال لە زۆر شت زەحمەت بوو لە بۆ بەڵام بە پێی کات و بە بەڕێوەچوونی کات زۆر شت فێر ئێستاش زۆر شت فێر دەبێت ئەزمموی ڕۆژانەی خۆشت فێر دەبێت ئەکید باوەڕکە ئەو ساڵ لە پار زیاتر دەزانی پار لە پێرار زیاتر دەزانی ئەمن وای تێدەگەم هیچ کاتێک لە 200% هەموو شتێک نازانی پرس و ڕاکردنیش بە خەڵکی لە خۆت شارەزاتر بە دەوروبەرت زۆر گرنگە بەردەوام پرس و ڕاشم هەوا چێن ئەوانەی کە سوودیان لێ دەبینی کاک نەبەزانی وەکو قدوەی خۆت وەکو کەسانی شارەزا لە ئیشوکاری ئیدارە کە ئیستفادیان لێ بکەی و تەلەفۆنیان لێ دەکەی یا پرس و ڕایان پێ دەکەی کەسانە چێن لە ژیانی تو گرنگە وەڵا کاگەرسەنە من هەموو کات یعنی ترس و ڕاکردنم پێ شتێکی گرنگ بووە و شتێکی بە سوودیش بووە بۆ خودی خۆت پەلەکردن لە قەراردان زۆر تووشی غەڵەتت دەکاتن پرس و ڕاوێژ بە خەڵکانی پەیوەنددار ینی شەرت نییە ئەو کەسا پلەیەکی هەبیتن بەڵام شارەزایی لەو بابەتە هەیە تو چەندی پرس و ڕا بکەی و ڕای خەڵک کۆ بکەیەوە بڕیاردانەکە دەوەندەگرنگترە بەڵام بڕیاردانیش دەبیت بە پێی کات بیتن بە پێی پێویست بیتن لەگەڵ بەرژەوەندی گشتی یەکدی بگریتەوە مە باسی یاسا دەکەن زۆر جار یاسا لە بەرچی دانراوە لە بۆ بەرژەوەندی گشتی دانراوە بەڵام هەندە یاسا هەیە احتیمالە کاتی ماوەی بەسەر زۆر بەسەر چوار پێویستی بە تعدیلکردن هەیە بە هەموارکردن هەیە ئەو یاسایانە مە لە کاتی با بڵێن
کە پەرلەمانی کوردستانیش لەگەڵ ژنەکانی پەرلەمان بە بەردەوامی پەیوەندیمان هەبووە لە خولەکانی ڕابردووش بۆ ئەوەی ئەو یاسانەی پێویستی بە هەموارکردنەوە هەیە هەموار بکرێتەوە بۆیە زۆر جار بڕیاردان احتمال لە نەتیجەکی سلبی هەبووە نەتیجەکی عکسی هەبووە ئەو کەسانەی کە پرسوڕاشیان پێ دەکەی مەرج نییەکەوە پلەی کارژێڕیان هەبیتن یاخود لە شوێنێکی لە خۆت بەرزتر بن زۆر زارەت و لەگەڵەوانەی لەگەڵت کار دەکەن پرسوڕا بکەیت لەگەڵەوانەی کە پێشتر کاریان کردووە ئەوانەی کەوا لە فەرمانگەکانن کە پەیوەندیان بەو بابەتە هەیە بۆیە ناتوانم تەحدیدی کەم چێنە ئەوانەی پرسوڕایان پێ دەکەین بەڵام بە دڵنیاییەوە لەگەڵ پاراستنی ناوەکان کەسانێکی شەبووەکە بە قدوەی خۆمیان دەزانم لە ڕووی کارجێڕیەوە کە زۆر شتیان لێ فێر بوویمە و ئەو ئیشانەی کە هەندێک کار هەبووەکەوە وەکو ئەوەک لە خەیاڵمدا ماوە زۆر جار نمونەشم پێهینایتەوە کە لە کاتی بەڕێوبەری ناحیە بوویمە لە کاتی ئەوەی کەوا لە سەرەتای وەزیفەدا بوویمە ئەو کەسانە زۆر بوونە بەڕاستی ئێستاش ئەمن سوود لە کەسانێک وەردەگرم کەوا احتیمالە کەسێکی کاسبکارە لە ناو شاری ئەو لێر کار دەکاتن بەڵام شارەزایی هەیە سوودم لێ بینیون بۆیە هەردەم لەگەڵ ئەوەمە کەوا بڕیاردان بڕیاری تاکە کەسی نەبیت. زۆر باشم کاک نەبەز زۆر جاگلەی ئەوە دەکرێت کە مەسەڵەن هەندێک لایانی بەرپرسی حزبی تەدەخڵی شوکاری وەزیفی حکوومەت دەکەن زۆر مناسبە شەی من دەبینم بەڕاستیانی خەڵکی کات با بڵێن مەسئولینی حزبی تەدەخڵ لە ئیشوکاری حکوومەت دەکەن بەشدارن لە هەندێک مناسبە دەردەکەون کە ڕەنگە هەندێک خەڵک پێی وابێکەوە شتێکی گونجاو نەبێت و چۆن تەعامل لەگەڵ ئەو بابەت دەکرد ئایا ئیشوکاری ئێوە لە قایم قامیت گرفتی بۆ دروست نەکرد و زۆر جار خەڵکێک بە ناوی حزب تەدەخڵ لە ئیشوکارتان بکەن ناوڵە سەلانە من هەموو تەدەخولێک کە لە پێناو بەرژەوەندی گشتی بیتن ئەمن پێم تەدەخولێکی تەندروست و تەدەخولێکی باشە بابەتی حزبایەتی ژەمە وەکو قایم قام دەتوانم لەم پەیوەندیمان بەو بابەتەوە بە پێچەوانەوە کە ئەو خەڵکەی ڕۆژانە سەردانمان دەکەن بەبێ ئەوەی لێ بپرسینێت و چ ڕەنگەچی چ دەنگەچی ئێمە خزمەتمان کردینە هاوکاریمان کردینە بۆیە ئەو تەدەخولاتەش ئەگەر هەبیتن لە هەر لایەنێک بێتن ئەگەر لە پێناو بەرژەوەندی گشتی بی ئەم بە تەدەخولێکی باش دادێنمەوە بە هاوکاری دادێنم نەک تەدەخول ئەوی تر بە پێچەوانەوە ئەو یاسایانەی لە بەردەستماندا ئەو ڕێنمایانە بەو یاسا و ڕێنمایانە کارماکردنی ئەمن وەکو خودی شخصی خۆم هیچ تەدەخولە هیچ ڕێگریەک لە بەردەم کارەکانمدا نەبووە بە پێچەوانەوە لە هەموو لایەکێ من هاوکاری کراومە لە سەروی خۆم هاوکاری کرایمە لە وەزارەت هاوکاری کرایمە هەمومان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هاوکاری کراوین هەردەم ئەوەی بەمە ڕاگەیەندراوە یاسا لە سەروی هەموو شتێکە یاسا جێبەجێ بکەین ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاوکاری بووە پاڵپشت بووە بۆ هەموو فەرمانبەرێکی حکوومەت بۆ هەموو فەرمانگەکانی حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەت بۆیە ئەمن هەر هاوکاریەک کە هەبووە ئەمن بەسپاسەوە وەرم گرتیە ئەوی تر کارەکانی خۆم ڕۆژانە ڕایی دەکەم بەبێ ئەوەی هیچ زەختەکەم لەسەر بیتن بەبێ ئەوەی کەوا هیچ ڕێگریەک لە بەردەم کارەکانم داهەبیتن بە پێچەوانەوە هەموو لایەک هاوکارم بووینا لایەنە حزبیەکان بەبێ جیاوازی حزبی هەموو حزبەکان هەولێر یعنی ڕەنگی جیاوازی تدا حزبی جیاواز ئەکید هەولێر بەوەی وەجوانە شار بەوەی وەجوانە حکوومەت بەوەی وەجوانە باسی ئەوەت کرد کە بە موقەتیش قایم قامی قەزای عنکاوی لە عنکاوە ژەندێک گرفت هەیە خەڵکانێک لەو ئاخیرانە مەسەڵەن خەڵکی شار قەزاکەن گلەیان هەیە کە قەزاکەن دیمۆگرافیای گۆڕاوە خەڵکی بیانی زۆر تێدایە هەندێک شوێن تێدایە کە گونجاونی لەگەڵ کۆمەڵگەی ئەوان بۆ ئەوە چیتان کردووە پلانتان چیە بۆی کە مەسەڵەن باز لە دروستبوونی زۆر شت دەکرێتەوە کە خەڵکەکە ئەوە گلەیان هەیە لەسەر ئەو بابەتە کاگەرسەلام عنکاوە پەناگەیەکی ئارام بووە بۆ خەڵکی لێقەڵماڵ ئێمە دوای ساڵی 2014 کە ناوچەکانی پارێزگای مووس نینەوە باڵێن دەشتی نینەوە خوشک و برایانی مەسیحی کە تووشی لە هەموو عێراقیش کە تووشی ڕوبەڕووی ئەو تونند و تویژە بوونەوە لە عنکاوە
بە تایبەت لە کوردستانیش گیرسانەوە پێشوازیان لێکرا. ئێستاش بە دەیان خێزان کە لەو ناوچانە یاخود لەو شوێنانە ئەو کادڕویان لە عنکاوە کرد، ئێستاش لە عنکاوە ماڵێ. ئەو ئارامی کە لە عنکاوەشە بووە لە دوای ساڵی 91ەوە هاتنی ڕێکخراوەکانی خێرخوازی و ئەو ڕێکخراوانەی سەر بەنەتەوە یەکگرتوەکان و لە دوای دەرچوونی بڕیاری 96 لە نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 96 و دوای ڕوخانی ڕژێمی بەعسیش هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوانە لە عنکاوە بوون. ئەو ئارامی کە لە عنکاوە هەبووە وای کردووە نرخی عقار لە عنکاوە جیاوازی لەگەڵ شوێنەکانی تر. هەموو ئەو خەڵکەی کە هاتنە کوردستان ڕویان لە عنکاوە کرد، ئەوە وای کردکەوە جۆرە پاڵەپەستۆیەک لەسەر عنکاوە هەبی ئەو شوێنانە بابەتی گەشت و گەشتیاری لە عنکاوە فراوانبوون و کرانەوەیەکی زۆری پێوە هەبوو. بۆیە ئەو قەرەباڵغەی کە تێبینی کرا لە عنکاوە بوو، بەڵام هەر شتێک کراویتن بە بۆڵەت کراوە، هیچ جیاوازێک نەبووە لە عنکاوە. بابڕین دیسکۆ و مەساج و کۆمەڵێک شتێ بە ناوی مەساج دەکرێت کە خەڵکە گلەی هەیە لەسەرەوە، خەڵکی عنکاوە خەڵکە ئەسیلەکە ئێوێ پێیان وایەکەوە لەگەوان لە کولتوریمان ناگونجێ، ینی گلەیان ئەو پێکەوە ژیانەی کە لە عنکاوە و لە هەولێر و لە کوردستان هەیە ئەمە شانازی پێوە دەکەین. شاری پێکەوە ژیانە، شاری یەک هێشکە لە شارە ئارامەکانی هەموو عێراق و ناوچەکەش. ئەو ڕێنمایانەی کە ئێمە جێبەجێی دەکەین لە عنکاوە بە شێوەیەکی زۆر باش جێبەجێمان کردووە. کافتریا لە عنکاوە کاژمێر 1 دەبیدا بخرێتن، شوێنە گشتەکان کاژمێر 3 دادەخرێتن. ئەو ئارامی ئێستا لە عنکاوە هەیە، باوەڕکە هیچ کاتێکی دی نەبووە. پەیوەندیەکی تونند و تۆڵمان لەگەڵ خەڵکی عنکاوە هەیە. خەڵکی عنکاوە لە هەموو ڕوویەکەوە پارێزراون. بگراگەرێمە دوو بنکەی پۆلیسمان هەیە لە عنکاوە. ئێستا ئەگەر بچین داتاوە ئامارەکان داوا بکەین، ڕێژەی تاوان زۆر کەمە لە عنکاوە بە پێی هەموو پێوەرەکان. ئەو کێشانەی کە لە عنکاوە ڕوودەدەن زۆر کەمترە، بەڵام زۆر جار احتیمالە هەوڵ بدرێتن کەوا شتێک بقۆزرێتەوە بە بەستی سیاسی، بەڵام دەتوانین لەگەڵ خەڵکی عنکاوە گفتوگۆش بکەین. زان مافەکانی ئەو خەڵکە تا چەند پارێزراوە، تا چەند ڕێنماییەکانی حکوومەت، بڕیارەکان و یاساکان تا چەند جێبەجێ دەکرێت. مە هەردەم هەوڵمان داوە بە بێ جیاوازی ئەو بڕیار و ڕێنمایانەی هەیە لە سنووری قەزای عنکاوە جێبەجێ بکرێت. هەروەها خۆت دەزانی لە ڕووی جوغرافیەوە هەڵکەوتەی قەزای عنکاوە چۆنە کە تێکەڵ بۆ لەگەڵ شاری هەولێر، بەڵام بڕیار لە دروستبوونی قەزای عنکاوە لە یاخود لە هێنانەکایی قەزای عنکاوە ئەوەی یەک لەو بەڵگانەیەکەوە گرنگجێکی زۆری پێدەدرێتن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە، بە تایبەت کابینەیەوە ئەو بڕیارەی دەکرد هەمووی لە پێناوە ئەوەی بووکەوە باشترین خزمەتگوزاری بە خەڵکی عنکاوە بگاتن، بە باشترین شێوە خزمەت بکرێن. و ئێستاش قەزای عنکاوە یەکێکە لە قەزا جوانەکان و دیارەکانی هەرێمی کوردستان کەوا ئێمە ڕۆژانەش بوونمان هەیە لەو قەزایە، گرنگجێکی تایبەت هەیە. هەموو تەوجیهی حکوومەتیش ئەوەیەکەوە ئەو شوێنە یاخۆت خەڵکی ئەو شوێنە پارێزراو بن. خەڵکی با بڵێن ئەوانەی کە لە عنکاوە نیشتەجێنە ماوەی چەند ساڵێکە پارێزراو بن، خۆشتان ئاگادارن کەوا چ خەڵکانێک کە ڕووبەڕووی وەکو باسم کرد ئەو تونند و تویژە بوونەوە لە هەموو شار و شارۆچکەکانی تری عنکاوە کە ئێستا چۆن ژیان بەسەر دەبێت و گەورەترین کۆمەلگای نیشتەجێبوونی خوشک و برایانی مەسیحیش ئێستا لە عنکاوە هەیە لەسەر ئاستی ناوچەکە. زۆر ڕاستەکان نەبەست ئەگەر شتی تایبەتر لێ پرسیار کەم شتە گشتەکان ڕۆژانە کاتی خۆت دوای داوام بەچ بەسەر دەبێت، حەزت لە چییە؟ مەسەلەن ئەگەر کاتت دەبێت حەز دەکەی چی بکەیت؟ مەسەلەن وەرزش دەکەیت دەخوێنیەوە پێ متابعی دەنگ و باس، بەڵام باوەڕکە دوای کۆتایی هاتنی ئەرکەکەم سەردانی ماڵەوە دەکەم و بە بەردەوام لە پەیوەندی داما لەگەڵ ئەو برایانەی کە هاوکار من لە کارەکاندا. لەبەرەوەی وەکو لە سەرەتاوە باسم کرد
پێویستی بە بەدواداچوونەک و چاودێریەکی بەردەوام هەیە تەنها التیزامت بە کاتی دەوام نییە ئەمە لە کاتی شەوانیشدا بۆیە کاتەکانم بەو شێوە و تاکە شوێنش کە بتانم یاخود کە فولیای سەردانی کردنی مەبیدن ئێرە یاریگای فەڕەنسا حەریریە کە ئەمە یاریەکانی ئەو وەرزە تەواو و پرۆسەی نۆژەکردنەوەکەش دەستی پێکرد کە هیواداریم بە کاتێکی گونجاودا تەواو دەمەوە دێ پرسم کاک دەبەست هیچ بڕیارەکەی لە کاری وەزیفی دابیت لەبیرت مابی و لێی پەشیمان بوو بیەوە ئازارت بدا و بڕیارە مەسەرەن بڕیارێکی داوە بەرامبەر بە کەسێک بە دەستگایەک بە ئازارێک بۆ نمونە شتێک کردبێت کە ئازار دەدا هەز دەکەی پەشیمانی لەو بڕیارە شتێک کە لەبیرت مابێت ئەکید کە ئیش دەکەی تووشی هەڵەش دەبی ئەکید لە ژیانی وەزیفیم کە 27 ساڵە کە هەر گەنجیش دیاری کاک دەبەست بەس دەمەنەکەم لێمە پرسا لێت ناپرسم ئەکید لە کاتی ئیشکردن تووشی هەڵەش بوونا بەڵام بە دڵنیاییەوە بە هەموو سیقاوە ئەوەت بۆ دەڵێم کەوا غەدرم لە کەس نەکردیە ئەوە زۆر گرنگە بە پێچەوانەوە هاوکاری زۆری خەڵکم کردیا لە چوارچیوەی ئەو دەسەڵاتەی هەمبی لە چارچیوەی یاسا و ڕێنماییەکان بەڵام هیچ شتێکی وام ئەنجام نەداوە لە ژیانی وەزیفیم کەوا لێی پەشیمان بووم بە پێچەوانەوە زۆر شت هەیە کەوا ئەنجامم داوە ئەم شانازی پێوە دەکەم و ڕۆژانەش کە دەچێت جێگایەک یاخود سەردانی جێگایەک دەکەی باوەڕکە کەسێکی وان نابینم کە باز لە گلەیەک بکە یاخود باز لەوەی بکەکەوە ئەو کەسم کوبلی لە چوارچیوەی غەدرکردن چونکە خۆشمان ڕێگا بە خۆمان نادەین غەدر لە هاوڵاتیان بکەین ئەمە ئەو دەسەڵاتەی کە ئێستا هەمانە لە پێناو ئەوەیەکەوە خزمەتی هاوڵاتیانی پێ بکەین و بتوانین خزمەتی ئەو شاری پێ بکەین لەبەرەوەی احتیمال لە 2 ڕۆژی لە وەزیفەی دەمینێمەوە بەڵام ئەگەر خوا تەمەن بداتن هەموو تەمەنت لەو شارە پلانت چێوە داهاتوی خۆت ئەگەر لە قایمقامیت نەمای چاودەوەی هەیە بچێ پەرلەمان چێ وەزارەتێک بریکاری وەزارەت وەزیر چاوەڕێەوە دەکەی والله ئەکید هەموو کەستم وحەیە پلانیشم ئەوەیە کەوا بتوانم خزمەتی خەڵکی لەبەرەوەی هەر کەسێک هەتا تەمەنی خانەنشینی دێتن ئەو مافەی هەیەکەوە خزمەت بکاتن زەنابش کەسەکی وەزیفی باوڕی ئیشی ئیداری دەکەی لە وڵاتیمان ئەکیدە من ینی چاوم لەوەی نییە کەوا شتێکی دی لە دەرەوەی چوارچیوەی کارەکانی خۆم ئەنجام بدەم لە ڕووی ئیداریەوە ئەکید تمۆحم هەیە کەوا لە شوێنی تریش خزمەت بکەم بەڵام ئەو بڕیارە دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر شوێنە ئەکید پێویستیان بە من بیە من لەو شوێنە خزمەت دەکەم ئەم باسی سەرەتای ژیانی وەزیفی خۆم کرد باوەڕ کە زەحمەتیم زۆر دی لە سنووری ناحیە حاجی ومەران ئەو کاتی شەڕ بوو کێشە و گریف زۆر بوو ئەمە ناحیە حاجی ومەران کە بەڕێوبەری ناحیە بوو یەک مۆلیدەی کارە باشی لێ نەبوو هیچ کارەبایەکی لێ نەبوو ئاوی نەبوو خەڵک بەبەردەوام لە شێخی باڵەکان ئاویان دەکێشاوە بەتەنەکە و بە سوۆندە و لە کاتێکی وا خزمەتمان کردووە ڕوبەڕووی زۆر شت بووینەوە ڕوبەڕووی ناخۆشی بووینەوە بەڵام توانیمان بەردەوامیش بین لەسەر کاری وەزیفیمان و پێ بە پێهاتی نەخوارێت تاکو گەیشتینە ناو شاری هەولێر و شارەزاییەکی باشمان پێیا کرد بەڵام تاکو ئێستاش 100% لە شت ساغبی کار نەبەست با بچینە خوارێ و لێ حەزەکەی خوا حەفیزت لێ دەکەین لەشە ساغوی کاک نەبەست زۆر سپاس دەکەم ئەڵقەی ئەمجارەی تەکسی 964 لەگەڵ کاک نەبەست عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر کۆتایی هات بە هیوام چێژ لە پرسیار و وەڵامەکانی مۆرد کاک نەبەست شتێکت ماوە دەستان خۆشبی کە ئەکی دەنگۆش هەردەم هاوکارمان بووینە هاوکاری هاوڵاتیان بووینە لە گەیاندنی کێشە و گرفتەکانیان بوو ئێمە و من وای دەبینم هەر هەموو یەک تیمە ڕاگەیاندنیش دەسەڵاتی چوارەمە ئەکید
کاریگەری تایبەتی زۆر زۆر 1960 باشیان جیاواز لە دەستگاکانی کە تەسەڕف دەکات هەمیشە هەوڵی داوە کە هەواڵەکان وەکو خۆی بگوازێتەوە کاری حکوومەت و کاری هاوڵاتانیش بێکەوە پیشان بدات. دەستان خۆشبی درێژیتان نەکردیە و سپاس. هەموومان بە یەکەوە جوان هەر لەش ساڵ زۆر سپاس.